بەڕاستان دەچمە لای تەوەری دووەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارە بە دەرچوونی چەند کتێبەکە خۆوەرگێڕانی چەند کتێبەکە لە زمانی ڕووسی و بۆ سەر زمانی کوردی کە هەموو سەرنج و باسانی کە لەم کتێبانەدا باسکراون سەبارە بە کورد و سەبارە بە مێژووی کورد و سەبارە بە بڵاوبوونەوەی کووردا بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ئاسیادا نووسەری کتێبەکە کە زۆر بەڕێز دکتۆر سوارە شاکەلیە بەڕێزان وەرگێڕی زیاتر لە 16 کتێبن کە لە زمانی ڕووسیەوە بۆ سەر زمانی کوردی وەریگەڕا و بەشازی ڕاستەوخۆ لە ئێستادا لە ستۆدیۆ لەگەڵ منجا ئامادە دکتۆر سڵاو لێ ببین باش. کاتی بەڕێستان باش سپاس بۆ بانگێشتکردن زۆر سپاس. دکتۆر دەستخۆشیەم بەرهەمانت لێ دەکەم کە بۆ سەر زمانی کوردی وەرگێڕاون هەڵبەتە ئەم کتێبانە سەرجەمان کتێبی مێژووین و تێڕوانن و سەرنجی جیاوازن سەبارەت بە کورد. دەستپێک بەر لە هەر شتێک دوێن پرسیاری ئەوە بکەم چۆن موبیرت لە وەرگێڕانی ئەم کتێبانە کردەوە و نووسەری کتێبەکان جیاوازن هەڵبەتە ئەم کتێبێک لە بەردەستی من جایە ئەقیت کارتزۆڤە کە چەند سەرنجێکی جیاوازی دەربارەی کورد هەیە دەبێت بپرسم و دوای بە دوای ئەوەش ئەپرسم کە ئەقیت کارتزۆڤ کێیە تۆن زانیاری لەسەر کورد هەبووە تێڕوانینەکانی ئەو چی دەست بۆ دەمێ باسێکی ئەوم بۆ بکەیت کە چۆنی بوو دەستت بۆ ئەم کتێبە برد و بیر لە وەرگێڕانی کتێبێکی وها کردەوە. سپاس بۆ بەڕێستان دیارە من ماوەیەکی زۆر لە مۆسکۆ بووم تێکەڵ بە ناوەندە زانستیەکان بووم لێەوە دەست بکرێ خوێندنەوە دەربارەی ڕۆژهەڵاتناسی ڕووسی تێگەیشتن و تێفکرینی ڕووسەکان دەربارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و قۆناغ بە قۆناغ تێکەڵ بەوەش بووم کە ڕووسەکان چۆن مامەڵیان لەگەڵ ئێمەی کووردا کردووە دیارە پەیوەندەکانی کورد و ڕووس بۆ زمانێکی دیێری نەگەڕێتەوە جگە لەوەش کە کورد خۆیان ئێستا لە ئێستا بەشێکن لە کۆمەڵگەی ڕووسی ئەمانە وایان کرد کە زیاتر تێکەڵ بەم بوارە بم و بمەوێ خزمەتێ بکەم بە مێژووی گەلەکەم لە ڕووی ئەرشیفەوە و بەرهەمەکان زیاتر پەیوەستن بە کورد لە ئەرشیفی رووسای قەیسەری یەکێتی سۆڤێت و رووسای فیدراڵە ئەم بەرهەمانە ئەم کتێبە ساڵی 2010 بۆ یەکەم جار بەرچاوم کەوت نامیلکەیەکی بچووک بووە بەداخەوە نووسەری ئەم کتێبە یەکێک بووە لە هەرە ژەنەراڵە دڵسۆزەکانی بنەماڵەی رووسای قەیسەری ڕۆمانۆڤ تا دوایین ساتەکانی جەنگاوە و کەسێک بووە توانێتی لەسەر حدودە سنوورەکان پارێزگاری لە بەرژەوەندەکانی رووسیا بکاوە وەکەزانن رووسیا بەرکەوتەی لەگەڵ دەوڵەتی عوسمانیا هەبووە عەقید کارسۆف دوایین خاڵی دەسەڵاتی رووسای قەیسەری بووە کە لە پرساوی قڵای قارز بووە لەگەڵ کوردەکانە هەڵسو کەوتی کردووە و توانیوێتی بە شێوەیەکی زۆر جوان کار لەسەر کورد بکە سەرنجەکانی هاتەنا باشە نین سەرنجەکانیان ڕوانگەی رووسین بۆ ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ کووردا بکرێ باس لە مێژووی کوردەکە باس لە جوگرافیای کوردەکە و یەکێک لەو کەسانەی یەکەمین نەخشەی کوردستانی گەورە کە کێشراوە عەقید کارسۆف کێشاوێتی لەسەر بنەمای بڵاوبوونەوەی هۆزەکانی کورد کە تا ئەمڕۆژ ئێمە ئیستیدنای لەسەرەکەین و کاری لەسەرەکەین عەقید کارسۆف کەسێکی زۆر زۆر توانا و بە ئەزمون بووە بەڵام بەو پێی کە بۆتە بەشێک لە کێشەی ناوخۆی رووسیا تا دوایین ساتەکان تا دوایین پێکدادانەکانی نێوان جەنگی سوپای سوور و سوپای سپی قەیسەری لە کریم شەڕی کردووە دوایش لە تاراوگایە هەر بەرپرسی بزوتنەوەی سپی بووە دژ بە رووسای سۆڤێتی بڵێن یەکێتی سۆڤێت بۆیە هەر لە تاراوگەشە سەری ناوەتەوە ئەمە وای کردووە زۆرێک لە بەرهەمەکانی تەنانەت تیا چوون ئەم بەرهەمەی کە ئێستا ماوەتە ئێمە ساقمان کردوتەوە وەختی خۆی تێکەڵ بوو لەگەڵ بەرهەمی چەند سەرنج نووسەری کتێبی چەند سەرنجێک دەربارەی یەزیدیەکانی تورکیا کاوە ساڵی پار ئێمە و کتێبەمان نمایش کرد و ئەم ساڵ توانیمان کاتێک لە تاراوگە بووم بە نامیلکێکی بچووکەم کتێبم چاپ کردبوو ئەم ساڵ توانیمان بە چاپێکی جوان لە ڕێگەی مەکتەبی ڕاگەیاندن و هۆشیاریەکێتی نیشتمانی کورسانەوە بە هاوکاری ئەوان توانیمان ئەم کتێبە چاپ بکەین و من توانیم کۆمەڵە پەراوێزی زۆری بۆ زیاد بکەم نزیکەی 7 پەراوێزی ئەو سەردەمە نووسەرانی ئەو سەردەمەم بۆ ئەم نووسینە زیاد کردو تاوەکو خوێنەر بتوانێت تێگەیشتنێکی گشتگیری هەبێ لەسەر بابەتەکە و لە کۆتایی شاتوانیمە دوو پاشکۆی بۆ زیاد بکەم پاشکۆیەکیان تایبەتە بە سەرەتای پەیوەندەکانی کورد و ڕووس لە دوای ڕێکەوتنامەی گوڵستانی 1813 و توانیمە یەکێک لە بابەتە هەرە سەرەکیەکانی نووسەرانی ڕووس کە ئێستا نۆدار مەساکی دکتۆر نۆدار مەساکی کە مامۆسای پەیمانگای ڕۆژهەڵاتناسیە کوردی بەڕەگەز جۆرجیە لە مۆسکۆدا ئەنیشێت بە ناوی سیاسەتی رووسیا دەرحەق بە هۆزەکانی کورد لەسەر سنووری دەوڵەتی عوسمانی لە سەروبەندی جەنگی قڕم 1853 بۆ 1856 لێرە بە هەموویەوە پێکەوە توانیمەوە هەوڵم داوە کارێ بکەم کاتێکە خوێنەر ئەم کتێبە خوێنێتەوە تێگەیشتنێکی گشتگیری هەبێ لەسەر
بۆ چوونی کورد لەو سەردەمەیە شێوازی مامەڵەی کورد و هەروەها ڕووسەکان چۆن سەرنجیان لەسەر کوردە بووە چۆن بیان ویستویانە کورد بۆ لای خۆیان ڕابکێشن تا دەمێت هەمان ئەو وەڵامی خۆتکەم بە پرسیار دکتۆر سەرنجی ڕووسەکان و سەردەمەدا بۆ کورد چۆن بووە و چۆن لە کوردەکانیان ڕوانی و سیاسەتیان بەرامبەر بە کورد چۆن بووە بەداخەوە ئێمە بێ ئەوە بزانین سیاسەتی هەموو لە هەر لایەک لەسەر بنەمای بەرژەوەندیە و بەرژەوەندی ڕووسەکان ئەو بۆ بتوانن کورد بۆ لای خۆیان ڕابکێشن بەڵام یەک نەگرتووی کورد وای کردو هۆزەکان دابەش بن بەشێکیان بەسەر بەرەی دەوڵەتی عوسمانیە بەشێکی کەمیشان بەسەر بەرەی ڕووسا ئەمەش وای کردووە تەنانەت کە گەر تەماشا بکەین لە وتارەکەی دکتۆر نۆدار مەساکیە توێژینەوەکەی زۆر جوان باس لەواکە کە چەند هەوڵ درراوە کوردەکان بۆ لای خۆیان ڕابکێشن تەنانەت هەوڵیان داوە کارێ بکەن بتوانن پێگەیەکیان بۆ دروستکەن بەڵام ئەو یەک نەگرتوویە تەسیری کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە نەتوانن ئامانجەکانیان بپێکن و لە کۆتایە کورد هەر بێتە ئەو دیلەی کە ئێمە بینیمان لە سەروبەندی ڕووداوەکانی ئەو سەردەمەیە بەدووبەرەی مایەوە بەڵێ نووسەر لەم کتێبەدا چۆن بابەتەکانی باس کردووە ئایا لانگرانەیە بابەتەکان یاخود بابەتیانەیە ئێمە ئەبێت لەوە تێبگەین کاتێک بەرپرسی قڵایەک کە قڵایەکی سەربازیە ئەم راپۆرتەی نووسیۆ راپۆرتێکی هەواڵگیری بۆ سەرەتا و مێژۆکەی گەڕێتە بۆ ساڵی 1970 و دوای ئەوە پاشان لە ساڵی 1996 لە یەک بۆ یەکەم جار وەکو نامیلکەیەک بڵاوی کردوتەوە وەکو زانیاری بڵاوی کردوتە دەستکاری کردو زانیارەکان بەڵام لە بنەمایە راپۆرتێکی هەواڵگیریە و ئەوەی دەبیرم چۆش بڵێم کە ئەم کتێبە ئەوەی وای کرد کە دیار نەبێت تەنانەت واقعی ئەرمەن لە ناوچەکەشا باسەکە بەداخەوە ماوەیەکی زۆر ئەم کتێبە بۆیە بەردەست نەبوو بۆ کەس لە دوای هەرەسێنانی ئیکێتی سۆڤێت لە ئەرشیفخانەکانە تاکوترا ئەم کتێبە بەردەست کەوت و وەشکور بۆخوا ئێستا لە کتێبخانەی کوردیشا هەیە هیوادارم بتوانێت کەلێنێک سەربارەی ئەو بابەتانی کە باسێکە پڕکاتەوە خزمەتێک بە کتێبخانەی کوردی بکە کاتە ئەم کتێبە ئەتوانین خزمەتی بە مێژووی کورد کردووە یاخود شتێکی جیاواز هەیە لەم کتێبەدا کە پێ دوا بێت کاریگەری لەسەر ڕۆتی مێژووی کورد هەبێت یاخود لەسەر ڕوانینی کورد هەبێت مێژووی کورد مەودایەکی بەرفراوانە بەڵام ئەمە ڕوانگەیەکی ڕووسیە دەربارەی ئەو ڕووداوانی کە ڕوویانداوە بەدڵنیایەوە شتی شتگەلی سەیریتایە شتی نوێیتایە تەماشای ئەومەکە سەد ساڵێک زیاتر تێپەڕیوە بەڵام شتی نوێ لە خۆگرێت بابەتی تازە لە خۆگرێت ئێمە ئەتوانین لێرەوە تێبگەین کە ڕووسەکان چۆن لیان ڕوانیوین بەڵێ کاتە تێڕوانینی ڕووس بەرامبەر بە کورد بە درێژایی مێژوو چۆ بپێت وایە گۆڕانکاری بەسەردا هات بێت لە ڕابردووە لە ئێستاشدا گۆڕانکاری هەمیشە بەسەردا دێت چونکە بەرژەوەندەکان گۆڕانکاریان بەسەرا دێت و لە ڕوانگەی بەرژەوەندەکانەوە مامەڵەشان لەگەڵ ئێمە کردووە بۆیە بەرز و نزمی هەبووە لە پەیوەندیەکانە بەڵام پەیوەندیەکان و پەیوەندی ئەوان لەگەڵ ئێمە پەیوەندێکی دۆستانە بووە توانیمانە ئێمە و خۆمان کۆمەڵێک بابەت هەن ناچارین بۆیان بگەڕێینەوە ئەنی بۆ نمونە من یەک نمونەی بەسیتان بۆ باسەکەم ساڵی 2010 و کاتە لە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی بووم یەکەمین نامەی شازادە تسیتسیانۆفم دەستکەوت کە بۆ حوسێن ئاغای بەرپرسی کوردەکانی یەریڤانی نووسیوە ئێمە ئەگەر بگەڕێنەوە حوسێن ئاغا هیچ لەبارەیەوە نییە بەڵام لە ڕێ ئەم بەڵگە ئەرشیفیانەوە ئێمە توانین سوود بە مێژووی گەلەکەمان بینین و بتوانین شتی نوێ بەدەست بخەین تاوەکو کاریان لەسەرکەین و بنکۆڵکاریان لەبارەوە بکەین دوکتۆرێکی دیکە لە کتێبەکان کوردانی وڵاتی فارسە دیارەمە نووسەرەکەی جیاوازە دەمێ باسەکەم کتێبەشم بۆ بکەیت کوردانی فارس ئەمە خۆی لە ناوەڕۆکە وتارێکی نووسری بەڕەگەز ئەرمەنی ئاراکیلیانە کە بەشێک بووە لە بزوتنەوەی نەسیۆنالیزمی ئەرمەنی و نووسەرێکێک بۆ لەو کەسانەی کە بەداخەوە زۆر لایەنگری ئەرمەنی کردووە و من بۆیە بڕیارمدا ئەم کتێبە وەربگێڕمە سەر زمانی کوردی بۆ ئەوەی چیدی توێژەرانی کورد تەنها بەنام نەبەر بەکارهێنانی ئەم وتارە لەو شوێنانی کە بە باشی باسی کوردەکە و لە کۆمەڵە شوێنە بەداخەوە ناعەدالەتی بەرامبەر بە کورد کردووە من هەڵساوم لێرەشا دیسانەوە 95 سەرچاویم هێناوە لە کتێبخانەکان وەڵامی نووسەرم داوەتەوە بە شێوەی پەراوێز نووسەرە کتێبەکە خۆی هەیە لە دوای لەگەڵ ئەوەشا کتێبەکە خۆی 16,000 وشەیە من بە 26,000 وشە جوابی نووسەرم داوەتەوە و پاشکۆی ئەم کتێبە ئەوەی بەلای منەوە زۆر گرنگە وتارێکی توێژینەوەیکی ڕەحمەتی قەناتی کوردوویە لەبارەی خاچەتور ئەبۆڤیان وەک یەکەمین توێژەر و کوردناسی ڕووس بەڕەگەز ئەرمەن بۆ بەڵام بۆ بە ڕووسی نووسێتی لەبارەی کوردەوەشتی نووسیوە
ئێمە هاتوین ئەمانەمان هەموو کۆ کردوێتەوە بابەتەکانی ئەم کتێبە زیاتر پەیوەستن بە پەیوەندی کورد و ئەرمەن کوردستانی ئێران ئەو بابەتانە پەیوەستن بەمە بە 5 وتار پاشکۆم بۆ داناوە تاوەکو خوێنەر تێبگا لە بارودۆخی کورد لە ئەرمینیایە کورد لە ئێرانە بەڵێ ئەو غەدرانە چینە خۆت ئەو ناڕاستانە چین کە پێت وایە نووسەر بەرامبەر بە کورد کردویتەوە پێویستت بەوە بووە بە چەندین سەرچاوی جیاوا کە زیاتر لە 90 سەرچاوە بووە ئەمە پشڕاستکەیتەوە لە چ ڕێکە پێت وایە بە زۆرترین هێرش بۆ سەر کورد دەکات ئەگەر عقید کارسۆف ساڵی 1896 بۆ نمونە لە گۆڤاری زەویناسی رووسیا چەند سەرنجێک دەربارەی کوردی بڵاو کردوێتەوە باس لەوە بکە کورد 2.5 ملیۆن لە ساڵی 1930 ئاراکلیان هاتووە ئەڵێ کورد ملیۆنێکیش نابن ئەمە غەدێکی زۆر گەورەیە منیش هاتووم کاتێک کە باسی لەوە کردووە بە نووسینی هەمان نووسەرانی ئەو گۆڤارە کە پێشتر بڵاویان کردوێتەوە هاتووم وەڵامم داوەتەوە لەم نەخێوانیە ئەوە کارسۆفواڵێ فلان کەس واڵێت بۆ فلان توێژەری دیکە بە هەمان شێوە باسەکە هاتووم باسم کردو باس لە ڕەگەزی کوردەکە کە باس لەگەڵ ڕەگەزی کوردەکە دیسانەوە نەعادالەتیەکە باس لە زمانی کوردی ئەکە ئەویستوێتی بەلا ڕێدا بیبات دیارە ئامانجی هەبووە نووسەر چکە نووسەر ئەندامی سەرکردایەتی پارتی دەشناکی ئەرمەنی بووە کە پارتێکی بزوتنەوەیکی نەسیۆنالیزمی بووە و لە هەمان ئەمانەشە لە دەلاقێکی تریشۆ تەماشاکەشتی سەیر و سەمەرەشی تایە دەربارەی کەلتوری کورد دەربارەی ئیتنۆگرافیای کورد دەربارەی مێژووی کورد ئەو شتانێک کە جوانن بە دەستخۆشیەوە بەڕێزەوە هێشتومانەتەوە و ئەو شتانش کە هەوڵی داوە یان ئێمە پێمان وایە نەعادالەتین دەستکاریمان نەکردو بەڵام بە شێوەی پەراوێز لە کتێبەکەیە جوابماندا وەڵاممان داوەتەوە جاری وا هەیە ئەو ڕستەیەکی نووسێ ئێمە بە چەند لاپەڕێک وەڵام یەک ڕستەی ئەومان داوەتەوە نەک وەکو بۆچوونی خۆم بەڵکو بۆچوونی ئەو نووسەرانە نووسەرانی کورد نووسەرانی عەرەب نووسەرانی بیانی و نووسەرانی ڕووس بەتایبەت لە مەودای ساڵانی 900 بۆ 930 ئەو سەرچاوانەمان بەکارێناوە بەڵێ دکتۆر ئەو کتێبە مێژوانی کە لەسەر کورد هەیە بەتابەتی ئەوانەی کە لە رووسیا وڵاتانی کە کورتی دادابش بووە نووسراوان پێت وایە تا چەندێک حەقی دراوە تێو بۆ سەر زمانی کوردی وەرگێدراوە تا چەندێک خوێنەری کورد ئاشنا کراون بۆ کتێبانە بەداخەوە بزوتنەوەی حرەکەی وەرگێڕان لە وڵاتی ئێمە تا ئێشتا لە سەرەتایە هێشتا ماوێتی چکە مێژوو نووسان پندێکی جوانیانە لە واوەیلا بە حاڵی ئەو کەسەی کە بیانەکان مێژوویە نووسنە ئەو وڵاتەی بیانەکان مێژوویە نووسنەوە بەڵام بۆ میلەتێکی بەشخوراوی بەشمەینەتی وەک ئێمە ناچارین چکە مێژوەکەمان بە زەبری پارە و ئاگر و ئاسن بەلا ڕێیا براوە ئێمە ناچارین پەنابەرینە بەر ئەم سەرچاوانە بۆ ئەوەی بتوانین بنکۆڵکاری بکەین بۆ ئەوەی بتوانین کاری زانستی بکەین بۆ ئەوەی بتوانین لەم دەلاقەیەوە تێکەڵ بە مێژووی خۆمان ببینەوە ئێمە شەرت نییە ئەم سەرچاوانە بەو شێوە باسییان کردوێتین کە ئێمە ئەمانەوێت بەڵام لە ڕێگەی ئەم سەرچاوانەوە ئێمە ئەتوانین ڕوانگەی بیانەکان ببینین ڕوانگەی بیانەکان لەو سەردەمەیە کەم کتێبانی لەبارەوە نووسراوە چکە لە رووسیا هەموو کتێبێک کە نووسێت لەلایەن دەستگایەکەوە پشتگیری ئەکرێت لەلایەن دەستگایەکەوە هاوکاری ئەکرێت ئەم کارانە هیچیان لە خۆوە نەبوونە هەموو بەرهەمێک کە لە رووسیا هەبووە لە ڕێگەی ئەم بەرهەمانەوە کاریان لەسەر کراوە بەتایبەت بۆ چەند سەرنجێک دەربارەی کورد تێگەیشتن بووە ئەمە چەند سەرنجێکی نووسراوە بۆ ئەوەی دەسەڵاتدارانی رووسیا تێگەیشتنیان هەبێ بۆ کورد و بتوانن لەسەر بنەمای ئەم تێگەیشتانە هەڵسو کەوت لەگەڵ ئێمە بکەن ئەتوانێت دکتۆر ئەم کتێبانە پشتیان پێ ببەسترێت وەکو منهەجێک بۆ خوێندن لە ناو خوێندنگەکان دەرزانگۆ پەیمانگاکاندا وەکو مێژووی کورد وەکو سەرچاوە توانرێت سوودیان لێ ببینرێت چکە مێژووی کورد مەودایەکی بەرفراوانە ئەگەر ڕووسەکان بەم شێوە بینیوانە ئێمەی کوردوان نایەن بینین توێژەرانی کورد و مێژوو نووسانی کورد بە شێوەیەکی جیاوازتر تەماشایان بابەتان ناکەن بۆیە ئەکرێت وەکو سەرچاوە سوودیان لێ ببینێت ئەکرێت فراگمنتی باشی تیا دەربهێنرێت باسییان لەبارەوە بکرێت وەکو سەرچاوی پشتڕاستکرد چونکە توێژەرانی ڕووس بەڕاستی بە جوانی ئیشیان کردووە لەسەر بنەمای زانستی کاریان کردووە ئەکرێت وەکو سەرچاوە پشتیان پێ ببەسترێت. بەڵێ دکتۆر تۆ مودەتێکی زۆر لە رووسیا ژیاویت هەڵبەتە چاودێرێکی سیاسی باشیشیت دەمێ پرسیاری ئەو بکەم کە هەسەنگاندنی دۆ بەم دۆخی ئێستا چییە؟ تایبەتی ئەوەی کە لە سووریا گوزەر دەکات تایبەتی ئەوەی کە رووسیا پێشتر بە لایەنگیرێکی یاخود بە دۆستێکی باشی بەشار ئەسەد و سووریا دادەنرا بەگشتی خوێندنەوەت بۆ دۆخی ئێستای سووریا چییە و رووسیا لەم نێوەندگیرەدا ڕۆڵی چۆن هەڵدەسەنگێنیت؟ من پێم وایە رووسیا هەرچەندە بابەتەکە دوورە لە کتێب بەڵام بکەم بە دەرفەتە دکتۆر وەکو من پێم وایە سووریا
ئایندەیەکی نادیاری هەیە چکە سووریا جیاوازە لە عێراق کاتێک کە ڕژێمی بەعس هەڵۆشایەوە لایەنە نەیارەکان یا ئۆپۆزیسیۆن دانیشتن پێکەوە گفتوگۆ بکەن هێشتا لە سووریا ئەمە بەرجەستە نەبووە بە شێوەیەکی واقعی بە دوور لە چاوی کامێرەکان لایەنەکان ئامادەنین پێکەوە بگونجێن و پێم وایە ئایندەی رووسیا تێگەیشتنی رووسیا ئەوە بوو کە ئەسەد ناتوانێت سوپایەکی نەیتوانیەوە لەو ماوە زۆرەیە سوپایەک دروستکات تا بەرگری لە خۆی بکات بۆیە ئەوان گیرۆدەی گرفتی گەورن وەکو ئۆکرانیا گرفتی ئۆکرانیا گرفتێکی گەورەیە کە رووسیا ئێستا بەرەنگاریە بێتەوە نەیانەتوانی بەم شێوە بن بەڵام من پێم وایە لە ئایندەی سووریایە کۆمەڵێک بەرژەوەندی بۆ رووسیا ڕەچاوەکرێت و رووسیا بەرژەوەندەکانی خۆی ئەپارێزێت و ڕۆڵ پرسیشی پێکرێت لە ئایندەی سووریا لەبارەی پێکهێنانی حکوومەتی ئایندەوە جیاواز لەو بابەتە مێژوانی کا وەرگێڕاوە هیچ نووسینێک وەرگێڕ شتێک لەسەر ئەم دۆخە سیاسیکە لە ئێستادا لە جیهان و رووسیادا هەیە لە بەرنامە تا هەیە یاخۆ لە پلان تا هەیە وڵی لە ئێستا بەو پێی من خەریکی کتێبێکی لەگەڵ شێخ حوسێن تاالبانیە پێکەوە کتێبێکی میخائیل بەگدانۆڤی جێگری وەزیری خارجی رووسیا و نوێنەری تایبەتی سەرۆکی رووسیا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەواومان کردووە لەبارەی بەناوی دەفتەری ئەفغانیەوە زیاتر سەرقاڵی ئەو کارین و ئیشەڵا دوای سەری ساڵ پێم وایە دیزاینشتی تەواوەکەین و ئەوە بێتە سەرچاوێکی باش بۆ تێڕوانین ڕووس لەبارەی ئەو وڵاتانەی کە تایە بن چکە ئێمە بە شێوەیەکی زۆر عاتفی تەماشای سیاسەتەکەین ئێمە توانی لە ڕێی ئەو کتێبانەوە تێبگەین کە رووسیا چۆن مامەڵە لەگەڵ ئەو وڵاتانەیە کە تایە بن چی شتێک وا ئەکا سەرنجیان ڕابکێشەوە چی شتێک شوواکە سارد ببنەوە لە پشگیری و هەماهەنگیکردن من لەم ڕوانگەوە ئەمەوێ خزمەت بکەم سپاس بۆ تۆ بەڕێز دکتۆر سوارە شاکەلی نووسەر و هەروەها وەرگێر سپاس بۆ تۆ سپاس بێکە لە بایم کوردستان و لەگەڵ ئێمە ئامادە بوویت سپاس بۆ ئێوە ئازیز زۆر سپاس ماندوو نەبێت